بەیانیتان باش و پڕ جۆش و خرۆش بێت. من محەممەد مەهدی پامی دەستگایەکم پێیە کە تەمەنی 11 ساڵە و منیش تەمەنم 11 ساڵە. ئاخر زۆر سەیرە بەو تەمەنەکەمەوە بتوانیت ئەو هەموو خزمەتە بکەیت. هەڵبەتە خۆم ناڵێم، دەستگای ڕوانگە دەڵێم. ڕوانگە یعنی لاوان، پەروەردە، ژینگە، کللتور، کەسانی لێقۆماو. ڕوانگە لە هەولێرەوە بۆ سلێمانی، بۆ دهۆک، هەڵەبجە، مووسڵ، بەغدا هەتا بەسرا خزمەت دەکات و چالاکی بۆ هەمویان ڕێک دەخات. ئەو خەمێکی گەورەی لەبەرە، ئەویش پێگەیاندنی تاکە. ئەم نیشتیمانی ئێمە کە کوردستانە ئەرکی هەمومانە، ئاگامان لێ بێت و بە دڵ و بە گیان بیپارێزین. با نیشتیمانمان بۆ کەس جێنەهێڵین تا لە ناومان ببات و ناسنامە و کللتور و زمانمان بسڕێتەوە. هەروەک پێشەوە قازی محەممەد دەڵێ، دوودانە دوو ناکاتە چوار. من ئەوەندەی دەزانم گەل لەشم 100 پارچەکەن بمدەنە ژێر گولە و ڕەکبار. بچمە سەردار قسەی دڵم دێتە سەرزار. کوردستانمان هەر وڵاتێکە و نابێتە چوار، نابێتە چوار. ئەگەر لەشم 100 پارچەکەن بمدەنە ژێر گولە و ڕەکبار. بچمە سەردار قسەی دڵم دێتە سەرزار. کوردستان هەر وڵاتێکە و نابێت بە چوار، نابێت بە چوار.